لا بناوي خواص سڵاوتان لێبێ بای بای بکەوەمان ئەمە گوڵەکەمانە ناوچیە ئەفەرم ڕیماس کارزان خوشکی کارۆس کارزانە دوای یارمەتیشیە ئەمانە بوو چیمان کرد بۆ کارۆس خۆش بکە یارمەتیت دام زۆر باشە ئێستا ڕووپۆشی خرێ هەمیشەیەکانی بۆکەین بۆی کە بیان پارێزین لە کلۆربوون ئەم کارە زۆر زۆر ئاسانە ئازارێ بۆ تا ئێستا ئیشەکەمان باش ئێستا ڕووپۆشەکەی بۆکەین دەم کەرەمامە بنێشتەکەیم لە دانەکەی دەم کەرەمامە گیان ئەوە دانەکەی ماوشت کردەوە دەم کەرەمامە ئەم دەرمانی کە بووی بەکارهێنین تێکەڵاوێکە لە دەرمانی مناڵ و دەورمانی گەورە 2 ساڵ زەمانی هەیە لە کاتی کەوتن شکان یان لێبوونەوەیە خۆماچاشەکەین دەم کەرەمامە بەڵام بە شێوەیەکی گشتی لە دەمی مناڵەکە بەرگی 5 هەتا 15 ساڵەگرێ اینجا گڵۆپەکەی لێ ئین دوای کە گڵۆپەکەمان لە 20 چرکە ئاوەستین ئەم دەرمانانە گرنگیەکەیان دەوایە کە ئێستا خرێ هەمیشەیەکەی خاتوون لە سەرەتایەتی بۆ کلۆربوون لەبەرەوە چارەسەرەکەی زۆر زۆر ئاسانە بۆ مناڵەکە بێ ئازارە بۆ دکتۆرەکەش کارەکە سانا و ئاسانە و هەروەها بەرگەگرتنیشی زۆرە خۆیان بێ 5 هەتا 15 ساڵ لە دەمی مناڵەکە بەرگاگرێت دەمکەرەوە تاو دایخە ئاسان بوو ئەوە دوو دانمان بۆ کردی لایکیشان بۆ بکە خۆیان بێ ئێستا دوو داینتریشی ماوە تەواو یەکەین بای بای زۆر زۆر سپاس